لەم هۆڵەدا چەندین کەسایەتی کورد و ئیماراتی و بیانی کۆبوونەتەوە بە مەبەستی تۆمارکردنی ناوی کورد بە تابلۆیەکی مەلا مستەفا بارزانی لە کتێبی ژمارە پێوانەکانی گیان ناسراو بە گینز. تابلۆکە لە 4,500,000 پارچە کریستاڵی بچووک دروست کراوە. سیروان بارزانی کە خاوەنی بیرۆکە و سپۆنسەری کارەکەیە دەڵێت بەهۆی بەرپرسیارەتەکانی لا جەنجی دژی داعش تۆمارکردنی ناوی ئەم تابلۆیە لە کتێبی گینز چەند مانگێک دواکەوتووە. ڕاستە تۆزە تاخیر بوو زیاتر لەبەر سەرقاڵی من بوو بە بڵێن لە مەحوەرم خۆجەنەوە زانی لەبەر جەبهە و ئەم شەڕی تێڕویستانە یاخود ئەوگەر داوا بکرێ نازانم بەشکم لە پەرلەمان داوا بکریان لە شوێنێکی تر یان لە مەتحەفێک کە گەڕاینەوە ئەپرسین کێوە پێشکەشیان دەکەم ئەگەر نای بینە مەتحەف و منیمنتەکەی بارزە. ئەم کچە سەرپەرشتی تەواوی کارەکانی کردووە و خۆشی دەیان هەزار پارچە کریستاڵی لە تابلۆکەدا قایم کردووە. تابلۆ کریستاڵیەکەش لە دهۆک دروست کراوە، بەڵام نوێنەرانی کتێبی گینز نەهاتوونەتە کوردستان. زۆر محاولەیەشمان کرد زیاتر لە 2 ساڵ کە ئێمە بتوانین لژنەی گینز لە خۆمان بینە کوردستانە قبوڵیان ناکە لەبەر ئەوەی دەڵێن نەک لە کوردستان بەڵام دەڵێن عێراق وەزعەکەی باش نییە. هەموو چاو لە حتا لە تقریبا ئەو منطقەی لەبەر ئەوەی تەرکیزمان کردەوە لەسەر مەلامەحی دەموچایەوانە هەمویان بەدەستی خۆم دروست کردەوە. نوێنەرانی کتێبی گینز لە لەندەنەوە هاتبوون، واژۆیان لەسەر بڕوانامەی تایبەت کرد و دایانە سیروان بارزانی. من بانگهێش کراوم بۆ ئێرە بۆ تۆمارکردنی گەورەترین تابلۆی دروستکراو لە کریستاڵ. ئەم ژمارە پێوانەیە پێشتر لە ساڵی 2011 لەلایەن سعودیە شکێنرا بوو. بەدەستهێنانی ئەم ڕێکۆردە زۆر قورسە، کاتێکی زۆری دەوێت چونکە هەموو کریستاڵەکان بەدەست دانراون. بیانیەکانی هۆڵی داونتاونی دوبەی وێنەیان لەگەڵ تابلۆکە دەگرت و لە کارەکە وردەبوونەوە و سرنجیان دەدا. من ئەم تابلۆیم بینی کارێکی زۆر تایبەت بوو. دەزانم مستەفا بارزانی شۆڕژگەرێکی زۆر گرنگ بوو لە کوردستان. من یەکەم جارە مەلا مستەفام بینێ لە ناوچەیەکانی ماران. بیرۆکەی ئەم تابلۆیە زۆر جوانە. ئەم بۆنەیە بۆ کوردستان کرانەوەیەکی زیاترە. کتێبی گینز بۆ ژمارە پێوانەیەکان لە ساڵ 1955 یەکەم ژمارەی لە وڵاتی ئێرلەندا بڵاو بووتەوە و تایبەتە بە تۆمارکردنی ئەو کارانەی کە دەگمەنترینن لە جیهاندا. کورد لە ماوەی ڕابردوودا بە شێوازی جیاواز هەوڵی داوە خۆی بغزێنێتە گینسەوە. کۆتا هەوڵیش کە سەرکەوتوو بۆ ئەم تابلۆی مەلا مستەفای بارزانیە. مێژووی کورد پڕە لە شۆڕش و خەباتی سیاسی و چەکداری، هەر بەو ناسنامێشیەوە خۆی بە گیان ناساندووە. بۆیە دەبینین ئەمڕۆ بە نەخشانی وێنەی ڕێبەرێکیەوە بە کریستاڵی بچووک ناوی دەچێتە کتێبی ژمارە پێوانەیەکانی ناسراو با گینز. دەرباز یونس، ڕوودا و دوبەی.